ئازیزانم سڵاوتان لێبێت. دیارە ئێستا لە وەرزی بەهاران بڕێکی زۆر لە تیشکی سەر و وەنەوشەی لەگەڵ بەرکەوتنێکی زۆر بە هەتاو لە وەرزان ڕۆیان. ئێستا ئێمە لە سەروبەندی ئاسایکردنەوەی ژیانی ڕۆژانەی خەڵکان و خەڵکێکی زۆر دوای ئەوەی کە ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا تا ڕادێکی باش هۆکارێکی سەرەکی بوو بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە و ئێستا خەڵک ئەچنە دەرەوە، ئەچن بەرەو سەیران، ئەچنە بازاڕەکان، بەرکەوتنێکی زۆر بە تیشکی هەتا و ڕۆئیان. هەموو کاتێک ئێمە وەکو پزیشکی پێست ڕێنمای خەڵکمان کردو کە خۆیان لە بەرکەوتنی ڕاستەوخۆ بە تیشکی هەتا بپارێزن. دیارە باشترین ڕێکار بۆ خۆپارێزی لە تیشکی هەتاو نەچوونە بەر هەتاوە، یان ئیشکردنە یان ڕێکردنە یان دانیشتنە لە شوێنێکا کەسێ بەربێ. بەڵام ڕەنگە ئەمە زۆر جار عملی نەبێت و خەڵک ناچار بێت و پێویست کات بەهۆی ئەو کارەوە کە ئیکا یا بەهۆی ئەو شوێنەوە کە بۆی ئەچێت بەرکەوتن بە هەتاو هەڕوئیات. بۆیە ئێمە هەمیشە خەڵک هان ئەین کە ئەگەر ناچاربوون لە بەر هەتاوە بن چۆن خۆیان بپارێزن بۆی کە کەمترین زیانی ئەو تیشکیان بەربکەوێت. بەرکەوتن بە هەتاو زیانەکانی تەنها بەوە نیە جارێک دوو جار سێ جار خۆ بپارێزی. هەموو بەرکەوتنێک بە شێوەیەکی دیاریکرا و زیانێکت پێگەێنێ. ئەم زیانانە بۆی هەیە کۆبێتەوە لە مەودای درێژخان و لە مەودای کورتخانە کاریگەریە نەرێنیەکانی دەربکەوێت. لە سووربوونەوەیەکی سادەی پێستەوە بیگرە هەتاکو ئەگاتە ئەوەی کە ئەگاتە سووتانی پێست لەگەڵ نەخۆشیە درێژخانەکانی پێست کە لە ئەنجامی بەرکەوتنیی ماوەی بەرکەوتنیی زۆر بە تیشکی هەتا دروستە بێ بۆ 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ کە دیارترینیان و لە هەمویان با بڵێن خراپتر کە شێرپەنجەی پێستە. لەم وەرزە و کە ئەگەینە وەرزی هاوینیش و هەتاکو و ئەگەینەوە مانگی دە و سەرەتای وەرزی پاییز لە وڵاتی ئێمە تیشکی سەرەوەنەوشەی بڕەکەی زۆرە بێت. ئەگەر نەتوانی خۆتی لێ بپارێزیت و ناچاربی خۆت بیتە بەر هەتاو بە هەر هۆکارێک بێت، باشتر وایە کڵاوت لەسەرا بێ، باشتر وایە عینەکەت لە چاوا بێت. هەڵبەتە باسی عینەکی ڕەش ئەکەین بۆ پاراستنی هەم پێستەکە و هەم چاویش. باشتر وایە ئەو جلەی لەبەری ئەەکەی قۆڵەکەی درێژ بێت، جا ئایا پانتۆڵ بێت یاخود کراس بێت. ئەگەر بمانێت خۆپارێزیەکەمان زیاتر بکەینینە سەر بابەتی بەکارهێنانی دژەخۆر. دیارە دژەخۆر زۆربەی خەڵک ئاشنایەتیان پێی هەیە، بەڵام لەوانەیە شێوازی بەکارهێنانەکە شێوازێکی دروست نەبێت، شێوازێکی زانستی نەبێت. ئەگەر تۆ دژەخۆر بە شێوەیەکی زانستی بەکار نەهێنی لە باتی ئەوەی کە سوودت پێ بگەێنێت لەوانێت زیانت پێ بگەێنێت، چکە تۆ کاتە دڵنیاییەک ئەیتە خۆت کە دڵنێواییکی با بڵێن دروست نییە. ئەڵێ من دژەخۆرم یاوە لە دەموچاوم بۆی ئەچمە بەر هەتاوەکە بە دڵی خۆم ئیشەکەم ئەەکەم لە هەمان کاتا ڕەنگە پارێزراو نەبی. بۆیە پێم باش بوو چەند تێبینێکی زۆر ورد و زۆر کورت لەسەر دژەخۆر پێتان بڵێم کە بتوانن بە شێوەیەکی زانستی بەکاری بێن و زۆرترین سوودی لێ ببێنن. سەرەتا هەر دژەخۆرێکت بەکارهێنا چاکتر وایە لەگەڵ پێکهاتی پێستەکەی خۆتا یەکی پێ بگریتەوە. ئەگەر پێستە دووشت بێت دژەخۆرێ بەکاربێنی کە بۆ پێستی وشت بێت بۆ پێستی چۆر بە هەمان شێوە. هەموو تەمەنەکان ئەتوانن دژەخۆر بەکاربێنن، مناڵان لە تەمەنی مناڵیەوە توانی بەکاری بێنی هەتاکو تەمەنە گەورەکان، بۆ ژن و پیاو بە هەمان شێوەیە هیچ فەرقێکی نییە. هەرچەنە کۆمەڵێک کۆمپانیا هەن کە بۆ پیا و بۆ ژن جیان کردوێتەوە کاتە بۆ هەردوو ڕەگەز ئەتوانی بەکاری بێنی. بێجگەلەوە ڕادەی یاخود با بڵێن توانای دژەخۆرەکە بۆ پاراستن لە بەرکەوتن بە تیشکی سەروەنەوشەی یاخود هەتاو چاکتر وایە پلەکەی لە سی بەرەو ژوور بێت. هەر کاتێک دژەخۆرەکەت بەکارهێنا پێش ئەوەی دەستکەی بە ئیشەکە دەستکەی بۆی کە بچیتە بەر هەتاو ئەبێ نیم سعات پێشەوە دژەخۆرەکە دابێت لە دەموچاوت یاخود لە قۆڵت ئەگەر قۆڵت بە دەرەوە بیان هەر شوێنێکی تر و ئەبێت بە شێوەیەک لێبێ کە بڕێکی باش بڵاوکەیتەوە بەسەر ئەو شوێناکەتێت لە هەتاوە بیپارێزی. بە کوردەکەی نابێت ڕەزیلی تیاکەی، ئەبێ بە جۆرێک بڵاویکەیتەوە و بڕێکی ئەوەنە بەکاربێنی کە ئەستوریکی ئەوەنە دروست بکە کە پاراستنێکی ڕاستەقینەت باتێ، نەک پاراستنێکی هەڵە یاخود پاراستنێ بێت کە ئەوە نەبێت کە خۆ دەدەوێت. دواتر کە دژەخۆرەکەدا لە دەموچاوت چاکتر وایە لە دوای 2 سعات لە
خستنە سەر پێستەکە دووبارە هەمان بڕی لێبیتەوە بەبێ ئەوەی بڕی یەکەم بشۆریت و پاکیکەیتەوە واتە بەسەر هەمان طبقەی یەکەم کە لێت داوە طبقەی 2 میلی لە دوای 2 سەعات ئەمە بۆ هەموو دژەخۆرەکان ڕاستە لە کاتێک ئەگەر عارەقت کردەوە ئەگەر دەموچاوت شت ئەگەر مەلەت کرد ئەگەر میکیاجت کرد ئەگەر دەموچاوت سڕی دەبێت ئەم دژەخۆرە ئەگەر 2 سەعاتەکە شتێپەڕە و بێ جارێک تربییتەوە لە دەموچاوت دژەخۆرمان هەیە شێوازێکی وا ئایا بە پێستەکە کە ڕەنگە پێوەی دیار نەبێت کە دژەخۆرە داوە لە دەموچاوت دژەخۆرمان هەیە بۆ ئەوانەی کەمەیکەم بەکارەهێنن فاوندێشنی تایە دژەخۆرمان هەیە بە جۆرێکە کە ئەگەر تەنانەت تەڕیش بێت ئارەقیش بکەیتەوە ڕەنگە توانای بەرگەگرتنی لە چاو دژەخۆرێکی تر زیاتر بێت ئەمە کەوێتە سەرەوەی تا چەندێک کواڵەتی ئەو دژەخۆرەی کە تۆ ئەیکڕی کواڵەتێکی باش و بەرز بێت بەڵام چاکتر وایە تۆ براندێ بکڕی کە ناسراو بێت ڕێگە پێدراو بێت و لە هەمووی گرنگتر پزیشێکی پسپۆڕی پێز بۆی نووسیبێتی بۆ ئەوەی بتوانێت دژەخۆرێ بەکاربێنی لێی دڵنیابی کاریگەری نێرێنی لەسەر پێست دەرنەخا لە هەمان کەدیشا سوودی لێ ببینی دژەخۆر وا باشە وا ئیسفادەی لەیەکی کە ئێمە لە دەی بەیانی هەتاکو و 4 عەسر ئەلۆ بەینا زۆرترین بەرکەوتن بە تیشکی سەرەوە نەوشەی ڕۆیە بۆی هەر کاتێک هەر کارێکت کرد چوونە دەرەوەیەکت کرد ئەگەر لە نێوان دەی بەیانی تاکو 4 عەسرا بوو چاکتر وایە دژەخۆر بەکارهێنابێت هیوادارم ئیسفادەتان لەم ڕێنمایە کورتە وەرگرتە بێت بۆ هیوایی کە هەمومان لە زیانە کورتخانەکان و زیانە درێژخانەکانی یان مەودا درێژەکانی بەرکەوتن بە تیشکی خۆر لە وەرزی بەهار و لە وەرزی هاوینە پارێزراوبین تەندروست و سەلامەت